ساڵی 2025 لە سنووری دارەی گەرمیاندا ساڵێکی پڕ لە کارەسات و ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆ بوو. لە ماوەی ئەو ساڵەدا بەپێی ئامارەکانی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان 115 ڕووداوی هاتوچۆی وەک پێدادان و وەرگەڕان تۆمار کراون. بەو هۆیشەوە 34 کەس گیانیان لەدەستدا و 195 کەسیش بریندار بوون. جادەکانمان نوقسانی زۆرە، خەتی نییە، قوتعی نییە، تاسەکانمان دیار نییە، جادەکان ئەو حاڵەکەیتی تەرسەشتی زۆر تایە، سایق لە سایت خۆی تێتەوە بۆ ئەم سای دەکەیتەوە بۆ نێترسەکان و وەڵڵاهی ئەواگەر ئەوەمان بۆ بکەنەوە زۆر باشترە. خۆ دەزانین ڕێگەوبان بە قوتعەوە جوانە، بە خەتە سپیەکانەوە جوانە، بە کارەبا و ڕووناکیوە جوانە. ڕێگەوبان ئەوەن وە قەوت نییە کە تۆ ئەحمگە سیارە هەڵگرێت. هیوادارم بەرپرسن حسابی بۆ ئەوە بکەن کە بزانە ئەم شارە ئەم جادانە ئەم هەڵەگرێت ئەم ستەرن هەڵەگرێت سەر ئەم جادە بەس هەر سیارەی بچووک قەرەباڵقی کە ناو شار جا سیارەی گەورە باتایە ئەوە هەر ڕێگەوبان نەبوو پێیە بڕۆی. ڕێگەوینەکانمان تەسکۆ بووە، شوێنەکان شوێنی قەدیمە، هین هەشتاکان و نەوەتەکان ئەیسە سیارە زۆر بووە. ئێواران ئێمە خواخۆمانە نەچینە ناو بازار، خواخۆمان نەچینە بەدە نازانین چۆن دەرچین، پشتە ناو بازارگەرە پشتە فلگەی ئاسایش دیێوەکەیتەوە. ئەمە مەسەلەکەی ئەو ئەزدیحامە ڕەمپەیەکی نییە، جسرێکی نییە، لەبان بچی ژێر زەمینێکی نییە بڕۆی لە ژێرەوە، ئەمانەی نییە. ئیتر سیارەی زۆرە بووە. ئیسە ئێمە ئێمە ئاینە ڕێی خانەقینە، ڕێی خانەقینیش کۆمپانیە گردێسی ئەم شارعی تێکداوە، نازانین کۆمپانیە وازدا و دەست دەڵگرت کشت ماوینە دەفلم وەزەرم شارعەوە خۆماش نازانین چی بکەین، نازانین چی بکەین. وەبان لەی سەرۆچین وەبان خۆڵە لە سەرۆچین وەبان خۆڵەتین. لە ساڵی نۆ لە 15 ڕۆژی مانگی یەکەمیشدا 11 ڕووداوی هاتوچۆ لە سنووری دارەی گەرمیاندا تۆمار کراون. لە ڕووداوانشدا 42 کەس بریندار بوون. بەڵێ ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2025 ئێمە گە بەراوردی بکەین لە ساڵی لەگەڵ ساڵی پێشووی خۆیان کە 2024 ئەتوانە بڵێم ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی بەرچاو و کەمی کردە. ئێمە بەپێی ئەوەی کە ئەو ڕووداوانە هەمووی هێڵکاری بۆ کراوە، بەپێی ئەو لێکۆڵینانەوەی کە ئەو تیمە کە چوونەتە سەری ئەو ڕووداوانە و لێکۆڵینەوەیان لەسەری کردووە، زۆربەی هەرە زۆری ڕووداوەکان دەگەڕێتەوە بەداخەوە بۆ تیژڕەوی، بۆیە هەندێک کەمی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شۆفێر پاپەن نابێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. ئامارەکان لە سنووری داری گەرمیان ئەوە دەسەلمێنن کە شەقام و ڕێگاوبانەکانی ئەو سنوورە بە تایبەت لە دەرەوەی شار پێویستیان بە ئاوەردانەوەی جددی هەیە. خێرایی لە ڕادەبەدەر و ڕەشاونەکردنی هێماکانی هاتوچۆش لەلایەن شۆفێرانەوە بە هۆکاری دیکەی ڕووداوەکان و بەرزی ئامارەکان دەژمێردرێن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.